سڵۆتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان زین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردێڕە گرنگترین هەواڵەکان. برینداربوونی دوو کۆڵبەر لە سنووری نەوسود، لێدانی وەشکەنجەی سدیقا وەسمەقی لە مەراسمی پرسە یارمیتە گەراوەند، دەستکردن بەسەر مۆبایلی هانا کامکار لەلایەن ئیدارەی سڵاتەوە، ناڕزایەتی کرێکارانی شارەزاری لە گۆنبەدی کاووس، گیانەدەستانی دوو کرێکار بەهۆی نەبوونی منی شوێنی کار لە سدارەزانی بەنجکراوێکی بەلوچ لە زیندانی ئەسمەهان، سازکردنی پەروەندە لەلایەن دادستانی تارانەوە بۆ 8 هونەرمەندی ناڕازی و دەستپێکی دووبارەی شەڕی نێوان عەرەبستانی ساعودی و حوسیەکانی یەمەن. درێژە هەواڵەکان. برینداربوونی دوو کۆڵبەر لە سنووری نەوسود. بەپێ راپۆرتی کۆڵبەر نیوز، دوو کۆڵبەر بەناوەکانی موسعێب کاکایی و سەلاح ئەحمەدی خەڵکی شاری سەلاسی باوەجانی لەلایەن هێزەکانی ڕژیمەوە لە سنووری نەوسود بریندارکراون. بە پێزانیاریەکان هێزەکانی ڕژیم ڕۆژی 6 مانگی خەزەڵوەر کۆمەڵی کۆڵبەریان لە سنووری نەوسود داوەتە بەردەست ڕێژی گولە و بەهۆیەوە دوو کۆڵبەر بەناوەکانی موسعێب کاکایی و سەلاح ئەحمەدی خەڵکی گوندەکانی ئەورازە و حەشمەری سەر بە شاری سەلاسی باوەجانی بە سەختی بریندار و ڕەوانەیە نەخۆشخانەکراون. لێزانی وەشکەنجەی سدیقا وەسمەقی لە مەراسمی پرسەی ئارمیتا گەراوەند. بەپێ راپۆرتەکان سدیقا وەسمەقی توێژەری بواری دین کە ڕۆژی یەکشەممە لە مەراسمی پرسەی ئارمیتە گەراوەند بەشداری کردبوو لەلایەن هێزەمنیەکانەوە بە سەختی ئەشکەنجە و ئازاردراوە. سدیقا وەسمەقی لە چەند هەفتەی ڕابردوودا لە پەیامێکدا یاسای حەجابی ئیجباری بە یاسای شەڕەنگیزانە پڕهەزینە و پڕگەندەڵی ناوبردبوو. هەروەها ڕۆژی یەکشەممە نەسرین سوودا پارێزەری دادگستەری، محەممەد گەراوەند مامۆی ئارمیتا و مەنزەر زەرابی لە جاییکانی دادخوازی فڕۆکەی ئوکراینی و مەسعود زەینالیزادە چالاکی سنفی فەرهەنگیان لە مەراسمی ناشتنی تەرمی ئارمیتا گەراوەندە دەست بەسەر و ڕۆژی دووشەممە نەسرین سوودا و مەنزەر زەرابی بۆ زیندانی قەرچەکی وەرامین گوازرانەوە. دەستکردن بەسەر مۆبایلی هانا کامکار لەلایەن ئیدارەی سڵاتەوە. هانا کامکار موزیکژەن و گۆرانیبێژی خەڵکی سنا لە هەژماری تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی ئینستاگرام بابەتێکی سەبارەت بە دەست بەسەرگرتنی مۆبایل و مێمۆریەکانی لە فڕۆکەخانەی خومینی و نەگەڕانەوەی بڵاو کردەوە. خەت و کامکار نووسیویەتی ئاگادارتان دەکەمەوەکە هۆکاری پەککەوتنی پۆلەکان و چالاکی هۆنەریەکانم ئەوەیەکە زیاتر لە مانگێک پێشێستا دوێ گەڕانەوەم لە گەشتێک لە زەرەوەی وڵات مۆبایل و فلاش مێمۆری و کۆمەڵێک لە کەلوپە لە شخصیەکانم لە فڕۆکەخانە دەستی بەسەرداگیرا و سەرەڕای بە دوواداشوونێکی زۆر تا ئێستا نەگەڕێنراوەتەوە. لێرەوە داوای لێبوردن دەکەم بۆ ئەو پشتڕانەی لە پەیوەندیەکان و چالاکیە پیشەیەکانمدا ڕوویدا. داوای بە دوواداچوون و پشتیوانی لە ڕێکخراوە سنفیەکان، ماڵی موسیقا، ماڵی سینەما و ماڵی شانۆ دەکەم. ئازادی دوو بەندکراو بە پێبەندی ئەلکترۆنی لە زیندانی بۆکان. ڕۆژی یەکشەممە هەفتی خەزەڵوەری 1402 دوو برای بەندکراوی خەڵکی بۆکان بەناوەکانی وەلی و عەلی گوڵمەحەممەدی پاش 4 مانگ بە پێبەندی ئەلکترۆنی لە زیندانی ناوەندی بۆکان ئازادکران. بەپێ راپۆرتەکان ئەو دوو برا ڕۆژی یەکشەممە 25 بەفرانباری 1401 لەلایەن هێزە حکوومەتیەکانەوە دەست بەسەرکراون. وەلی گوڵمەحەممەدی مانگی گوڵانی ئەمساڵ لەلایەن لە قیسە دوودوی دادگای بۆکان بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حەزبە ڕژیم سزای 1 ساڵ بەندکران و عەلی گوڵمەحەممەدی لەلایەن لە قیسە دوویەکی دادگای ئەو شارە بە هەمان تۆمەت و بەشداریکردن لە خۆپیشاندانەکان سزای 32 مانگ زیندانی بەسەر دەستەپێنرا. ناڕزایەتی کرێکارانی شارەزاری لە گۆنبەدی کاووس. ڕۆژی دووشەممە 8 مانگی خەزەڵوەر کرێکارانی شارەزاری گۆنبەدی کاووس
لە ئاز نەجانی 2 مانگ هەغزە سومەزایە ناڕزایەتیان دەربڕی. بە وتەی کرێکاران لە مانگی خەربانان یەم ساڵەوە 800 کرێکاری و شارەزاریە هەغزەسیان وەرنەگرتووە و نیگەرانی ئەوەن کە ڕێژێ داخوازیەکان بشێتە سەرەوە. کرێکارانی ناڕازی هەروەها وتیان بەرپرسانی ئەو شارە بەڵێنیان دابوو کە کێشەکانیان بۆ چارەسەر بکەن، بەڵام ئێستا وەڵامزەرەوەی جەواکاریەکانیان نین و حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تەمینی اجتماعی پەرداخت ناکەن. گیانەدەستانی 2 کرێکار بەهۆی نەبوونی منی شوێنی کار. ڕۆژی دووشەممە 8 مانگی خەزەڵوەر 2 کرێکار لە شارەکانی مێهدی شاری سەر بە پارێزگای سێمنان و مەشهەد بەهۆی نەبوونی منی شوێنی کار گیانیان لەدەستا. بە پێی راپۆرسەکان کرێکارێکی تەمەن 30 ساڵ بە ناوی مێهدی زۆلفەقاری لە کارگەیەکی بەرهەمهێنانی دەستکێش بەهۆی ئاگرگرتنی مەخزەنی ئێتانۆل گیانی لەدەستاوە. لە ڕووداوی دووهەمدا کرێکارێکی تەمەن 31 ساڵی خەڵکی مەشهەد لە کاتی کارکردن لە بینایکی نیوەکارە لە شاری مەشهەد بەهۆی بەربوونەوە لە بەرزایی بە سەختی بریندار و پاش گواستنەوە بۆ نەخۆشخانەی فارابی گیانی لەدەستاوە. لە سێدارەزانی بەنجکراوێکی بەلوچ لە زیندانی ئەسپەهان. بەیانی دووشەممە 8 مانگی خەزەڵوەر حکمی عەجامی بەنجکراوێکی بەلوچ بە ناوی جەلیل نوتیزەهی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی ناوەندی ئەسپەهان جێبەجێکرا. بە پێی راپۆرتی ڕێکخراوی هەڵبەش، جەلیل نوتیزەهی تەمەن 30 ساڵ و خەڵکی زاهیدان ساڵی 96 هەتاوی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و دوواجار لەلایەن دەستگای قەزایی ڕۆژیمەوە بە عەدام مەحکوم کرا. ناوبرا ڕۆژی هەینی بۆ بەندی تاکە کەسی گوازرایەوە و حکومەکەی ڕۆژی دووشەممە جێبەجێکرا. دەست بەسەرکردنی چالاکێکی مەدەنی لە مازەندەران. ڕۆژی دووشەممە 8 مانگی خەزەڵوەر چالاکێکی مەدەنی خەڵکی شارستانی گەلوگای سەر بە پارێزگای مازەندەران بە ناوی فاتمە حەقانی لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەرکرا. بە پێزانیاریەکان فاتمە حەقانی بە بیانووی ڕەخنەگرتن لە دەسەڵات و بڵاوکردنەوەی بابەت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان سەبارەت بە گیانبەختکردنی ئارمیچە گەراوان دەست بەسەر و ئێستا هیچ زانیاریەک سەبارەت بە شوێنی ڕاگیرانی لەبەردەستانیە. سازکردنی پەروەندە لەلایەن دادستانی تارانەوە بۆ 8 هونەرمەندی ناڕازی. لە دوو ڕۆژی ڕابردوودا دادستانی تاران بە بیانووی پشتیوانیکردن لە ئارمیچە گەراوەند و ڕاچاونەکردنی حیجابی ئیجباری پەروەندەی بۆ 8 هونەرمەند ساز کردووە. بە پێی راپۆرتەکان 8 هونەرمەندی ناسراوی ئێرانی بەناوەکانی تەرانە عەلی دووسی، موژگان ئیلانو، هەنگامە قازیانی، تەهمینە ڕەزای میلانی، ئومێد تووشە، سەحەر وەلەدبەیگیان، مەریەم بووبانی و هانیە تەڤەسۆلی لەلایەن دادستانی تارانەوە پەروەندەی قەزاییان بۆ سازکراوە. ڕۆژی دووشەممەش دادستانی تاران سکاڵەی لە کاناڵە تەلەگرامیەکانی ڕۆژی ئارەزوو، سادێق زیبا کەلام، سارا مەعسوومی و میلاد عەلەوی بە تۆمەتی بڵاوکردنی بابەتی بێمانە کردبوو. پڵۆمکردنی 2 فروشگا لە شاری ڕۆباتکەریم. دادستانی گشتی و ئینقلابی ڕۆباتکەریم ڕۆژی دووشەممە 8 خەزەڵوەری 1402 ڕایگەیاند 2 فروشگای گەورە بەهۆی ڕەچاونەکردنی حیجابی زۆرەملێ و لە بەرچاونەگرتنی ڕەوەشتی ئیسلامی پڵۆم کراون. بە وتەی دادستانی گشتی و ئینقلابی ڕۆباتکەریم سکاڵایکی زۆر لەلایەن بەکرێگیراوانی ڕۆژیمەوە سەبارەت بە لە بەرچاونەگرتنی یاسای حیجابی ئیجباری لەلایەن کۆمەڵی تجاری پەرەندەمال و 2 فروشگا بەدەستیان گەیشتووە و هەر بەو هۆیەوە وێڕای هەڕەشەی تند لە بەڕێوەبەرانی ئەو کۆمەڵی تجاریە 2 فروشگای گەورەیان داخستووە. شایانی باسەکە ڕۆژی ڕابردوو موحسینی ژەیی سەرۆکی دەستگای قەزای ڕژیم ڕایگەیان کە زام و دەستگای انتزامی و ئەمنیەکان پێویستیان بە پەسەندکردنی لایحەی حیجاب و عیفاف نییە و ئەبێ ئەو ئەرکانە لەسەر شانیان دانراوە جێبەجێ بکەن. لە سەرکار دوورخستنەوەی مامۆستایەک لە زانکۆی تاران. لە ڕۆژانی ڕابردوودا دوکتەر زەهرا ئەحمەدی نەژاد مامۆستای بواری نەخۆشی عفونیەکانی زانکۆی زانیاری پزیشکی تاران
لەلایەن سەرۆکی ئەو زانکۆیەوە لە سەرکار دوورخرایەوە. بە پێزانیاریەکانەوە حکومە پاش سکاڵای حراسەتی زانکۆ و بەڕێوەچوونی کۆمۆسیۆنی دەستەی زانیاری زانکۆی پزیشکی تاران بە بیانووی هەوڵدان دژی بەرژەوەندی وڵات و بڵاوکردنەوەی بەیاننامە دەرچووە. جێگە ئاماژەیەکە دوکتۆر زەهرا ئەحمەدی نژاد سەبارەت بە هەڵسوکەوتی وەحشیانە ڕژیم دژ بە خوێندکارانی زانکۆ ناڕزایەتی دەربڕی بوو، هەروەها لەسەر بابەتی ژاراویکردنی قوتابیان و خوێندکاران بەیاننامەی کردو هەر بەهۆیەوە کەوتە بەر غەزەبی ناوەنجامیەکان و لەسەر کارەکەی دوورخرایەوە. دەستپێکی دووبارەی شەڕی نێوان عەرەبستانی سەعودی و حوسیەکانی یەمەن. ڕۆژی دووشەممە 8 مانگی خەزەڵوەر بۆ جارێکی تر شەڕ لە نێوان عەرەبستانی سەعودی و حوسیەکانی یەمەن هاساراوە و چەندین کەس لە هەردوو لا کوژران و بریندار بوون. بە پێزانیاریەکان ڕۆژی ڕابردوو شەڕ لە نێوان هێزەکانی عەرەبستانی سەعودی و حوسیەکانی یەمەن هاتووەتە ئاراوە و بۆ هۆیەوە 4 سەربازی عەرەبستان گیانیانە دەستاوە و ژمارەیەکی دیکەش بریندار بوون. جێگە ئاماژەیەکە پاش ئاگربەستی نێوان عەرەبستانی سەعودی و حوسیەکانی یەمەن ئەمە یەکەم جارە کە هاوکات لەگەڵ شەڕی نێوان ئیسرائیل و حەماس حوسیەکان هێرش دەکەنە سەر ئەرچەشی عەرەبستان. دووە هەواڵ هێرشی فڕۆکەکانی ئەمریکا بۆ سەر بنکەکانی سوپای قودس لە سووریا. ڕۆژی دووشەممە 8 مانگی خەزەڵوار هێزەکانی سەر بە کۆماری ئیسلامی لە ڕێگەی 2 پەهباد و 15 موشکەوە هێرشیان کردە سەر بنکە سەربازیەکانی ئەمریکا لە عێراق و سووریا و فڕۆکەکانی ئەمریکاش لە وەڵامدا هێزەکانی سوپای قودسیان کردە ئامانج. بە وتەی بەرپرسانی دەوڵەتی ئەمریکا لەو کاتەوە شەڕی نێوان حەماس و ئیسرائیل دەستی پێکردووە، هێزەکانی سەر بە کۆماری ئیسلامی 34 جار هێرشیان کردووەتە سەر بنکەکانیان لە عێراق و سووریا و تا بە ئێستا 21 سەرباز بریندار بوون. ڕۆژی ڕابردوو فڕۆکەکانی ئەمریکا لە وەڵامی موشکبارانی میلیشیاکانی سەر بە کۆماری ئیسلامی چەندین بار هەڵگری چەک و تەقەمەنی و چەند بنکەی سوپای قودسیان لە ئەبوو کەماڵ کردە ئامانج، بەڵام ڕێژەی زیانەگانیەکانی هێشتا ئاشکرا نەکراوە. شایانی باسەکە ڕۆژی دووشەممە فڕۆکەکانی ئیسرائیلیش هاوکات لەگەڵ بوردمانی چڕی غەزا ژێرخانی نیزامی و ئەنبارەکانی تەقەمەنی حەزبۆڵای لوبنانیان کردە ئامانج. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا، کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.